لەبارەی ئەو ڕێکەوتنەی کە ئەمڕۆ لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا واژۆکرا دەمەوێت گفتوگۆی زیاتر بکەم لەگەڵ میوانەکەم کە ئەندامی پەرلەمانی عێراقا بەڕێز شوان کەلاری لە بەغداوە لەگەڵ مەکاک شوانم کاتت باش زۆر سپاس کە میوانی کوردستان 24 ئەم ڕێکەوتنە گرنگە هەم بۆ هەرێمی کوردستان گرنگە و بۆ عێراقیش گرنگە بەڵام دەزانین کە عێراق پڕە لە قەیران هیچ گەرانتیەک هەیە بۆ ئەوەی لە ئایندەیەکی نزیکدا ئەم ڕێکەوتنە کێشەی بۆ دروست نەکرێت بۆ نمونە ئەگەر جارێکی دیکە سەدرەکان بێنەوە سەر شەقام یاخود لایەنە ناکۆکەکانی ناو چوارچێوەی هاواهەنگی پێتان وایە کە گەرانتی هەیە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە؟ زۆر سپاس. خۆی بەگشتی ڕێکەوتنێکی زۆر گرنگە، ئەکرێ بڵێن سەرەتایەکی تازەیە بۆ نەمانی کێشە یان بنبڕکردنی کێشەکان لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵدا و بە تەئکید دەبێتە دەواازە یان سەرەتایەکیش بۆ خۆشگوزەرانی گشتی بۆ باشتربوونی وەزعی مالی لە هەرێمی کوردستان، چونکە زانین لە ڕابردووە بە حکمی ئەو فشارانەی لە بەغداوە لەسەر هەرێم دروستەکرا بە حکمی ئەو هەموو پاشگەزبوونەوانە لە ڕێکەوتنەکان کە ئەکرا، ئێمە بە جۆرە لە جۆرەکان حکوومەتی هەرێم بە ئیرادەیەکی بەهێزەوە بە تایبەتی سەرۆکی حکوومەتی هەرێم و ستافەکەی توانیان بەڕاستی قەیرانەکان تێپەڕێنن، سەر بکەون، بوچە و موجە دابین بکەن یا خزمەت گوزاریەکان ڕانەوەستێ. ئەمە بەڕاستی تەحەدایەکی گەورە و ئیرادەیەکی گەورە بوو تایبەت بە گرنتی جێبەجێبوونی ڕێکەوتنەکان. خۆی لە ڕاستیە ئێمە ئەزمونێکی زۆر باشمان نییە لەگەڵ ڕێکەوتن و حکوومەتەکانی ڕابردووە، بەڵام ئەو جارە ئەم کابینەیە جیاوازە، ئەم کابینەیە بەرەنجامی هاوپەیمانێتی ئیدارەدانی دەولەیە، مناهجی وزارەکەی لە پەرلەمان دەنگی پێدراوە. ئەمە ئاسانکاریەکی زۆر باشە، بەعدێکی قانونی هەیە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بتوانێت کارنامەکەی خۆی جێبەجێ بکە. بەگشتی هەموو لایە گەشتبینین دەکەوێتەوە سەر من پێم وایە نێتی حکوومەتی هەرێم نێتێکی پاکە و ئەوێ و مەبەستێتی بەڕاستی کێشەکان لەگەڵ بەغدا کۆتایی پێبێ ئەمێنێتەوە سەر حکوومەتی فیدراڵ. تا ئەم لەحزەیەش کە ئێمە قسەیەکەین بەڕێز محەممەد شیع سوودانی خاوەن بەڵێنی خۆیەتی بەپیاوێکی ڕازگۆ بۆ لەگەڵ زۆر باشە کاک شوان کەواتە کێشەکان نەمێنێ. باشە، ینی کاتی دابەشکردنی موچەیە با و پرسیارە بکەم ئێستا بە پێ و ڕێکەوتنەی کە ئەمڕۆ کرا ئەم مانگا حکوومەتی فیدراڵ چەند پارە دەنێرێ بۆ هەرێمی کوردستان؟ وەکو ڕقم نازانم چەندە نێرێ، بەڵام هەردوو سەرۆکی حکوومەت ئەمڕۆ تەکیدیان کردەوە کە تیمی تەکنیکی پەلە بکەن لە جێبەجێکردنی لایەنی هونەری ڕێکەوتنەکە، بە تایبەتی ڕۆیشتنی نەوت بە زووترین کات ئەو نووسراوە ئاڕاستی تورکیا بکرێ و پرۆسەکە دەست پێ بکە. گرفتێک نەماوە لە هیچ لایەک بۆی حکوومەتی فیدراڵ پارە نەنێرێ بۆ هەرێم. ڕێکەوتنی پێشوەختەشمان هەیە، ئەم ڕێکەوتنە لە مەشروعی قانونی میزانیش ڕەنگی داوەتەوە. دیارەکە ئێمە ملتەزمین نەوتی خۆمان ڕۆژانە 400,000ەکە تەسلیمەکەین، لە بەرامبەرەوە ئەبێ ئیستحقاقات بودجە پەسەند بکرێ یان تەخیر ببێ، ئەبێ مانگانە چۆن موچەی فەرمانبەرانی عێراق بەگشتێ درێ ئەبێ حکوومەتی عێراقیش شوان ئەمە پرسیارێک دروستەکە کە بودجە تا ئەو کاتی بودجە پەسەند دەکرێت، پرۆژە یاسای بودجە پەسەند دەکرێت، ینی بەغدا چەند پارە دەنێرێ بۆ هەرێمی کوردستان؟ ئایا ئەو نەوتەی کە هەرێمی کوردستان دەیفرۆشێت ینی کە دەفرۆشرێ پارەکەی بۆ هەرێمی کوردستانە بێت تا کاتی جێبەجێ ینی دەرچوونی یاسای بودجە یاخود نە بڕێکی دیاری کراو لە بودجە کە دیاری کراوە 12.67 دەنێردرێ بۆ هەرێمی کوردستان؟ خۆی بە شێوەیەکی گشتی بودجە تا پەسەند نەکرێ سەراحەتی سەرف مەحدودە، دیاری کراوە چەندێ ئەتوانێ سەرفکرێ، بەڵام لە ئێمە کە هەر نەوتەکە ڕۆیشت فرۆشرا بە گوێرەی ڕێکەوتنی هەردوو لە پارەکەی لە بەنقێک داهەنرێ، سەرۆکی حکوومەتی هەرێمیان ئەو کەسێک کە ئەو تەکلیفیەکە سەراحەتی هەیە پارە ڕابکێشێ بۆ مانایەی کە ئەم گرفتانە نامێنێ، ینی بە تایبەتی کە نەوتەکە بە نرخی سۆمۆ فرۆشێ
و نسبەکەیش نسبەیەکی بەرزە 400 ملیارە 400,000 بەرمیل نەوتە ببوورە و پارەی شەریکاتیش حکوومەتی فیدراڵ ئەیدات بۆیە ئەو پارەیە کە ڕۆژانە ئەچێتە سەر ئەو ڕقم حسابێ پارەیەکی زۆرە بە تەئکید کێشەی موچەی مانگانە نایڵێ و کێشە کۆتایی دێت. زۆر باشە کاک شوان ینی هێشتا دیار نییە بە دیاریکراویکەی هەناردەینەوتی هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە؟ وەڵاهی پێم وانە تەخیر بێ ممکن هەر سبەی دو سبەی دەست پێ بکات چونکە تەنها شتی تەکنیکی ماوەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ڕسمیاتەوە نووسراوێکە دەکرێت بۆ تورکیا و بەتەکید لایەنی تورکی تەسەوڕ ناکەم هیچ گرفتێکی هەبێت چونکە ئەو بابەتەکە زیاتر ڕەبتی بە ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداوە هەیە کە بەغدا ڕازی بێ نەوتەکەی کەرکووک و هەرێم لە بۆری نەوتی کوردستانەوە بڕوا هیچ گرفتێک نامێنێت و تەسەورەکرێ هەر بەم نزیکانە دەست پێ بکات. ینی پێشبینیەوە ناکەن کە تورکیا هیچ بربەستێک بۆ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان دروست بکات چونکە خۆتان نەزانن کە لەم ڕێکەوتنەدا یەکێک لە زەرمەندەکان یاخود زەرمەندی سەرەکی تورکیا چونکە پێشتر بە هەرزانتر نرخێ ینی نەوتی هەرێمی کوردستانیان کڕیەوە بەڵام ئێستا بە نرخی سۆمۆ دەفرۆشرێت نەوتی هەرێمی کوردستان. پێتان وایە هیچ بربەستێک دروست بکرێت لەلایەن تورکیاوە؟ تورکیا زیاتر لە پارەی نەقڵ و ئەوەی بەندەری جیهان و ئیجاراتی ئەوانە ئیسفادەیە کە ئەگینا ئەو عقدانە ئێمە کردومانە کە کەمترەی فرۆشین لەگەڵ کۆمپانیەکانە عقدمان کردووە نەک لەگەڵ تورکیا با بڵێن پێم وانە تورکیا کێشە دروستکات چونکە لە ئاخیرا تورکیاش ملزەمە ئەبێ ملزەم بێ بە بڕیاری دادگای ناوژیوانی فەرەنساوە و غەرامەی تورکیاشی کردووە ملیار 400 ملیۆن غەرامەی تورکیا کراوە بۆەوەی بەڕاستی بە لە هەموو حاڵەتەکان دەبێ تورکیا ملتەزم بێ و تەنها ینی قەرارەکەی دادگای ناوژیوانی فەرەنسا ئەوەیە کە دەبێ عێراق ڕازی بێ بە گواستنەوەی ئەو نەوتەی هەرێم لە بەندەری جیهان بۆیە بابەتەکە زۆر ڕەبتی بە تورکیاوە نییە تورکیا هەر سوودی خۆی وەرەگرێ احتیمالە هەندێک کۆمپانیای نەقلی تورکی سوودیان قازانجیان ڕوبحیان کەمتر ببێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی نەخێت پێم وایە تورکیا هیچ کێشەیەکی نییە و پرۆسەکە دەست پێکات و نەوتەکە بەو نزیکانە ئەڕۆ. کاکشوان بە پێوەی کە ئەمڕۆ ئەو ڕێکەوتنە کراوە ینی بەشێک لە کێشەکان یاخود زۆرینەی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا چارەسەر بووە پێتان وایە ما بێتە هۆی ئەوەی کە زووتر پرۆژە یاسای بودجە لە پەرلەمانی عێراق تێپەڕێنرێ؟ بەڵێ بە تەئکید ئەمە ئەبێتە ئەمڕۆ سەرۆکی حکومەت بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمیش ئاماژەی پێدا ئەبێتە بنەمایەکی زۆر باش ڕێکەوتنەکە هەم بۆ تێپەڕاندنی مەشروعی قانونی میزانیە بە زووترین کات هەم پەسەند ناردنی مەشروعی یاسای نەفت و غازیش بۆ پەرلەمان و ڕێکەوتنی لایەنەکان لەسەری ئەمانە فاکتەری باش ئەبن و فاکتەرێکی باشیش ئەبن بۆ نەهێشتنی کێشە وەکوتم سەرەتایەکی تازە بێ کە ئیتر ئاری شەو مشکلەکان نامێنێ کەم ببێتەوە ئەمێنێتەوە سەر نوێنەرانی کورد لە بەغداهی هەموو حزبە کوردستانیەکان چی بکەین بۆ ئەوەی مسڕ بین لەسەر ئیستحقاقاتی دەستوری خۆمان ئەو مافە دەستوریانەی کە بەداخەوە زۆری لە ڕابردووە پێشێل کراوە چی بکەین بۆ ئەوەی بەڕاستی ئەو لۆدەی لەسەر حکوومەتی هەرێم زۆر جار بەداخەوە لە ناوخۆیشە بوو مزایدەی پێوە ئەکرا ڕێگەی بەغایان نەگرتە بەر یاری نانەتەوەییان نەکرد لەم مەسەلانە ڕۆڵێکی خراپ زۆر جار لە ڕابردووە ئەگیرایە بەر لەلایەن هەندی حزبی کوردستانیشەوە لەسەر بابەتی نەوت و فرۆشتنی نەوت و لەسەر ئەم بابەتانە ئومێ دەکەین ترەوە کۆتایی پێبێ بە گوێرەی ڕێکەوتنی خۆی کۆتایی پێهاتووە هەموو فۆکس و تەرکیزمان بخەینە سەر مافە دەستوری و یاسایەکانی هەرێمی کوردستان چی بکەین بۆ ئەوەی ژیان و گوزەرانی خەڵک و موچەخۆران و ئاوەدانی کوردستان باش بکەین. سوپاس بۆخوا سەرۆکێکی حکوومەتی ئەکتیڤمان هەیە جێگەی متمانەیە پیاوێکە ئەتوانێ ئەزەمات تێپەڕێنێ و هەروایش بوو لە کاتێکا لە چەند ڕۆژی ڕابردووە زۆربەی خەڵک ناومێت بوو ئەو بە ئومێدەوە قسەی ئەکرد و توانی ئومێد بگەڕێنێتەوە ئومێد دەکەین هەمومان پاڵپشتی سەرۆکی حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی لە داهاتووە ئەمە بکەینە سەرەتایەکی باش بۆ خوشگەزەرانی بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بەڕێز شوان کەلاری ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵم بووی زۆر سوپاس.